هاتین لۆ هاوینە هاواری لۆچویستانی وێزێ تەبعەن ئێرە پڕژەی پێڵێن لە باڵەکایەتی بەخۆشم خەڵکی باڵەکایەتی ماڵم لە ناوپردانەیە هاتیم بەفرێ بەم لۆ ئاوێ ساردووانە لۆ ماستاوێ زۆر خۆشە ڕۆژانە دەین بەفرێ بەنجات سارە ناگاتێ زۆر بە زەحمەتە گاتە جێ هەر لێرە بە پێیان ئەڕۆین هەتا گەینە ناو بەفرێ هیوادارین جادەکەش خۆشکەن یعنی داوا لە قایمقامی چۆمانی شەکەین جادەی ئێرانە ئەوەشی بکە یعنی دەستکاریەکی بکە لەوەی سیارە بەتەواتی بتوانێت بچیتە ناو پڕژەی سەرێ دیکە هەمووی بە پێیان وەڕێکەتەوە خەڵکە هەتاگەنێ هیلاکە بن. ئەوەی جێداخە ئێمە وەکو کۆمەڵێک چالاکوان و ژینگە پارێزی دەڤەرەکە پێڕامانێکمان هەیە ئەبین زۆربەی و گەشتیاران ڕوو لە ناوچە ئەکەن هۆشیاری ژینگەییان کەمە ئەوە وای لێ کردیا ئەو جوانی و سەرنجڕاکێشی و پاک و بێگەردی کە لەو دەڤەرەیە هەیە لە دەستی بدا ئەوەش بە وای لێ هاتیە زۆربەی و گەشتیارانی کە ڕوودێرە ئەکەن لە یان هەر شوێنێکی تری ناوچەکە ئەبینی ئەو پاشماوی خۆراکیانە و ئەو کەلوپەلانێک کە پێویستیان پێنامینێ لە دوای گەشتەکەیان ئەبینی لە دوای خۆیان بەجێ دێڵن و وە زۆرێکیان لە ناو پلاستیک و لە ناو علاگەی زبڵەکە لە دزەی خۆی بەجێ دێڵن و ئەوەش وای لە دوای یەک دوو ڕۆژ هەمووی بەو شوێنەوە ڕێبی کە لێماتەوە چکە ئەبینین ئێرانە لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە خۆر زیاتر ئەیسۆتینی و بەهێزی باو بوونیان کۆمەڵێک باڵندە و ئاژەڵ وانەوە لێکە ئەو زبڵ و خاشاکە پەرش بڵاو بێ فەلەبەرەوە داوامان وایە ینی هەموو ئەوانێک کە دێنێرە نرخ و بەهای ئەو شوێنە بزانن چکە ئەزانین تاکە شوێنێک لە سەتاسەری عێراقە بەو پلە گەرمیە نزمێ مابێتەوە ئەو ڕێژە بەفری تێدا مابێتەوە ئەو هەوا پاک و بێگەردی هەبێت کەوتۆتە دەڤەری باڵەکایەتی و لێگەرماوای کردو کە سەردانی شوێنە گەشتیاریەکان بکەین وەکو بە زوومی کامێرەکەشتان دەبین کە ئێکوانێت خەڵکێکی لێیە خۆشحاڵم کە لێرکوانەکە بوونێتەوە لەگەڵ ماڵە خزمان بەڵێ ئێمە لە شاری هەولێرەوە هاتوین فێنچی کەش و هاوای کردکەبێنی ئێرە سەردانیە شوێنە گەشتیاریە بکەین و تەنانەت بۆ بینینی بەفریش بەڕاستی دیمەنێکی زۆر جوان و خۆش سەرنجڕاکێشە بە من. ساڵانە ئێمە دوسێت جادەین بۆ ئەم شوێنانە بۆی بەرزبوونە پلەکانی گەرمە ئێرەش جەوێشی فێنک و خۆشیە پلەی گەرمە ئەوەندە لە سی پلەتە ناپەڕی ئەو شاخ و ئەو دیمەنە ئەوانە دیمەنێکی زۆر جوانیە بەفریشیە بە تاکو ئێستا بەفر هەڵماتەوە ئاوەکەشی زۆر سارد و زۆر سازگارە.
حکوومەتی هەرێمی کوردستان هیچ گرنگێکی باشی بەو ناوچەیە نەدایە وەکو خزمەتگوزاریی باشی لەو نەکرا کە گەشتیارەکان بە شێوەیەکی باش و بە شێوەیەکی بێمەترسی بگەنە ئێرە زۆرێک لە گەشتیارەکان تاکو وەگەنە ئێرە بەلای کەمی سەعاتی نیوەیان دەیە لە خوارەوە ڕابێن و ئێرەش ئەبینن ئەوە بەفرە و چواروەرزی ساڵ تێدا بەفر تێدا ئەمینێتەوە و شوێنێکی زۆر سەرنجڕاکێشە و لە مەنتیقەی باڵەکایەتی و لە حامی کوردستان بە تایبەتی ناوچەی باڵەکایەتی باشترین و جوانترین سروشتەیە لە چارپارچەی کوردستان. باڵەکایەتی شوێنێکی گەشتیاری زۆر خۆشە. ئێمە لا سڵا خەڵکی باڵەکایەتین بەڵام لە هەولێر و دەوروبەری دانیشین. بەوەی بەرزبوونەوەی پلەی گەرما خەڵکانێکی زۆر ڕوودەکەنە ئێرە. بەوەی دوا شوێن بەفری لێما بێ ئێرەیەوە خۆتان نەبینن هێشتا بەفری لێەوە ئێستا شوێنەکە زۆر ساردە لەسەرمان ناتوانێت قسە بکەین. جگە لەوەی کە لە خوار و پلەکانی گەرما لەسەرەوەی 50 پلەیە. بەڕاستی دیمانەکانی زۆر جوارن.